سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بینەرانی بەڕێز لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی تەندروستی هاتوونێتەوە خزمەتتان بە پێشکەشکردنی چەند بابەتی تازە لە زەمینەکانی پزیشکی و زانستە. هیوادارم کە بەرنامەی ئەم جارەیشمان بەدڵتان بێت. بەڕێزان، لە بەرنامەی پێشووە بەهۆی کەمی کاتەوە بە بەرنامەکەیشمان بەرەو دوایە چوو لەسەر بەکارهێنانی زۆری ئۆکسیژن لە مەراکزی فریاکەوتنە لە ئورژانسەکانە. ئەنجومەنی پزیشکانی ئورژانس لە پاریسە جەلسەیەکی ساڵانەیان بەرگوزار کردبوو لەوێ لەسەر زەرەرەکانی ئۆکسیژنی ئەوەی کە ئۆکسیژن پێویست نەبێت یا ئەوەی کە زیاتر لە حەدبەن نەخۆشێ بدرگێت، جیا لەوە کە هیچ قازانجێکی بۆ ئەو نەخۆشە نییە، کەمە ئەوەی کە ئەتوانێت بێتە هۆی زەرەر و خەسارەکان زۆرتر کاتەوە. بۆیە ئەو بابەتەی کە بڵاو بووەتەوە لەسەر ئەو بابەتە لە پاریسە بوو، لە شوێنگەر تریشە لەسەری تاقیق کراوە. بازێ وڵاتان وتیانە بەڵێ لە لای ئێمەشە وایە بەکارهێنانی ئۆکسیژن زۆر بەکارتێت لە کاتێکە کە زەروری نییە، لازم نییە دیسانەوە ئۆکسیژن نەدەن بە ئەو نەخۆشانە و بابەتەکە لەسەر ژێردێری وایە زۆر بەکارهێنانی ئۆکسیژن لە ناوەندەکانی فریاکەوتنی خێرا یارمەتیدەر نییە. هەروەکە عەرزی خزمەتتانم کرد لە کۆنفرانسێکی ساڵانە بووە لە ئەنجومەنی پزیشکی فەڕەنسا کە دکتۆرێکە ئەو بەحسی ئێرەدا بەناو دکتۆر پاتریک پلەساینس بووگەوە، هەروەها دکتۆر نیگرەلۆ. دکتۆر فلۆریان نیگرەلۆ خۆی سەر بەحسەکەی ئێرە ئەدا و لەوێ وای وتوی کە ئەو کەسانی کە ئۆکسیژنیان پێ ئەدرگێت ئەبێ حتمەنە میزانێک هەیە بۆ ئەنازەگیری SpO2 کە دەستگایەکە کە لەسەر پەنجە وەسڵە بێت و ئەو دەستگا نیشانەدات کە SpO2 ئەو نەخۆشە چییە. SpO2 یانێ میزان ئۆکسیژنێک کە لە ناو خوێنی یەک کەسە هەیە و نۆرماڵەکەی ئەوەیە کە ئەبێت لە 93 بەرەو خواردتر نەبێت، یانێ 93 حەدی تەبیعی SpO2. واتایەکی تر ئەگەر SpO2 بڕواتە خواری 93 لەو حاڵەتە ئێتر ئەو کەسە پێویستی هەیە کە ئۆکسیژنی پێ بدرێت. لەو بەحسێکە دکتۆر فلۆریان نیگرەلۆ ئێرایی داوە وتیە بەڵێ مشکڵاتی تەنەفوسی، مشکڵاتی هەناسە هەیە بەتایبەت لە بەشە ئورژانسەکانە لە فریاکەوتنەکانە، زۆر شایعیشە، زۆر ئەیان بینین. بەڵام ئەوەی کە پێویستیان بێت بەوەی کە ئۆکسیژنیان پێ بدرگێت 5 تا 9% لەو نەخۆشانن کە ئەتوانن ئۆکسیژنیان پێویست بێت، نە هەمویان. یا ئەو کەسانەی کە ئەڕۆنە بەشی چاودێری ورد، بەشی بوژانەوەی دڵ بێت کە CCU یا چاودێری ورد کە ICU، لەوێش تقریبەن لە 120 تا 30 لە سەدا ئەو کەسانەی کە لەوێ بەستەریە بن ئۆکسیژنیان پێ ئەدرگێت. دیارە لە بەشی ICU یا CCU لەوێ SpO2 هەموو کاتێکا لەژێر کۆنتڕۆڵە، ئەوە لەوێ خەتاکە زۆر کەمترە ئەبینرێت، بەڵام لە ئورژانسە ئەو خەتا ئەبینرێت. و هەروەها ئیعلام کراوە کە ئامارگەرێکە لەسەر ئامبوڵانسەکان هەیە، ئامارێکی وا نییە، بەڵام یەک ئامار هەیە کە لە وڵاتی ئەمریکا ئەنجام دراوە، ئەویش وتویە کە ئەو نەخۆشانەی کە بە ئامبوڵانس ئەگوازرێنەوە بۆ مەراکزی ئورژانس بۆ نەخۆشخانەکان تقریبەن 1/3 ئۆکسیژن وەرەگرن، یانێ بەو حساوە لە سەدانە ئامبوڵانسێک کە بەرەو خەستەخانەیەکە ڕۆن تقریبا 35 کەسیان ئۆکسیژن وەرەگرن. دیارە خۆی هەموو کەسێکیان ناڕەحەتیەکانی ناڕەحەتیەکی دڵ نییە، ئەتوانێت تەسادف بێت، کەوتنە خوارەوە بێت، بەڵام ئەو ئامارەی کە لە ئامریکا هەیە ئەڵێت 1/3 ئەو کەسانە ئۆکسیژن وەرەگرن
و جالبیەکەی ها لەوە کە فقط لە 5 یعنی 5% ئەنازیگیری SpO2یان کردووە کە ئایا چه ئەنازێک ها لە ئۆکسیژن ها لە شیانە. بۆیە ئەڵێت کە زەرەرەکانی چین، زەرەرەکانی ئەڵێت ئەو حاڵەت هەناسە تونیە ئەوەی کە ئەو کەسە هەست بەواکە نەفەسی خەریکە ئەبڕێت هەناسەی تون بووە، فقط لە مشکلاتی ئاسم و نەخۆشیگەر هەناسەیە نییە، لە نەخۆشیگەرێکی ترە کە ڕەتی هەیە بە مەعیدە و ڕیخۆڵە یا نەخۆشینگەرێکی متابولی کە ڕەتی هەیە بە تەنزیمی هۆرمۆنەکانی لەش کە ئەشێویگێت یا تەرشحیان کەم و زیاکات یا نەخۆشیەکانی ئاعساب، ئەوانە هەناسە تونی ئەبینین. نەخۆشیەکانی ئاعساب ئەو ئاعسابی شناختیە بەتایبەتەوە ئاعسابەکە لەبەن حاڵەتگەرێکی ڕەوانی ئاعساب و ئەسەردانێت، ئەو حاڵەتگەرە ئێمە ئەبینین، یانێ ئەبێت ئەگەر هەر هەناسە تونیکمان بینیت نابێت فۆری بیر لەوە بکەینەوە کە حتمەنە پێویستی بە ئۆکسیژن هەیە. دکتۆر فلۆریان نیگرۆلۆ خۆی بەحسەکەی وا ئێراداوە لە ئاخری بەحسەکەی نەتیجەگیری کە ئەکات ئەڵێت کە ئەمە مشکۆی گەورەی کە خوێندنەوە تاقیقی ئێمە تاقیقمان پێوە کردووە کە ئۆکسیژنی ئیزافی بەتایبەت لەو کەسانەی کە لێدان بەرسەریان کەوتووانەی کە زەربە مەغزی بوون یا سەکتەی مەغزی یا تووشی ڕاوەستانی دڵ بوون، لەو کەسانە جێ مەترسیە و پڕخەتەرە، یعنی لەوانەیە کە زەربەت بەرسەریان کەوتووە تووشی سەکتە بوون، سەکتەی دڵ یا ڕاوەستانی دڵ یا سەکتەی مەغزی، ئەوانە ئەڵێت کە بێ ئەوەی کە ئەنازیگیری SpO2 کرگێت و ئۆکسیژنیان پێ بدرێت، ئەوە جێگەی مەترسی و خەتەرە. بەڵام سەرڕای ئەو هشدارانەیە کە پێشتریش دراوە هەروە بە ئاسانی ئەنجامەدرێت. هەروەها لە درێژەی ئەو بەحسیە وا ئەڵێت کە دیارە انتقادگەرێکیش بووە لەو کۆنفرانسەکە گیراوە کە چه کاتێ تاکەی ئێمە ئۆکسیژن بدەین، ئەو واڵێت ئەڵێت ئۆکسیژن ئەبێ بە میزانێکی کەمتر لەو حەدە لەو ڕادەیە کە ئیستا هەیە لە ئۆژانسەکانە مەسرف بکرێت و نابێ بە ئۆکسیژنی ئیزافی دان بە نەخۆش ئێمە بینە هۆی زیانگەیاندن بەو نەخۆشەکان بە جێگەی ئەوە کە سوودێکی بێت زەرەر گەینێ بە ئەو نەخۆشانە. نابێ بە ئۆکسیژنی کە خۆی دەرمانە بیکەین بە شتێکی نادەرمان و ناسلامت، و هەروەها تا متمەین نەبووین کە سەتحی ئۆکسیژن لە خوێن ناخۆشەکە هاتووەتە خوارەوە، یانێ یەکەم هەنگاو ئەوە بێت کە ئەنازەگیری PSO2 بکرێت و تەجزیە و تەحلیلی گازەکان لە خوێندا لە ئازمایشگا بکرێت. دیارە لە ساڵی 2018 بۆ لایشەوە هەر تحقیقاتی لەسەر ئۆکسیژن کراوە، وتویانە کە کاتێ لە 93 هاتە خوارەوە ئەبێ ئۆکسیژن بدرگێت تا چه کاتێ تا کاتێک کە ئەو سەتحە گەیەوە بە 96 لە 96 بەروژوورە و ئێمە ناتوانین ئۆکسیژن دەرمانی بکەین و ئۆکسیژنی زیایی بدەین بەو کەسە. بینەران ئەوە بابەتی یەکەم بوو. دوم بابەتمان لەسەر بە تاقیقاتێکە کە کراوە کە ئالزایمەر نەخۆشیەکی کە بەهۆی یەکی هۆکارەکانی چوونە سەرەوەی تەمەن ئەتوانێت کەسێک تووشی فەراموشی بێت، ئەو نەخۆشی حافزەیە، بەڵام بۆ تەشخیصی ڕێگەرێک هەیە وەک MRI تستگەرێکی تەشخیصی، معاینەگەرێکی فیزیکی لە مؤسسەیە کە بەناو کوێست دیاگنۆستیک تاقیقاتێکی تازە کراوە کە مؤسسەیەکە لەسەر ئازمایشگای خوێنە، تاقیقاتێکی تازە کراوە و ئیعلامی کردووە کە بە ئازمایشی خوێن ئەتوانین پێشوەخت تەشخیصی نەخۆشی ئالزایمەر بدرێت. دیارە ئەو ڕۆژگەرەکە پێشتر بوو و ئیسێشە بەکارتێت MRI بوو، معاینەگەر فیزیکی بوو، تستگەرێک بوو کە تەشخیصیە. ئەوەی کە مؤسسەی کوێست دیاگنۆستیک ئیعلامی کردووە کە ئەو تاقیقاتە لە ساڵی 2022 دەستیان پێ کردووە و ئەو تاقیقاتە چەند دکتۆرێکیشیان ئستەخدام کردووە
چه ئەوانەی کە لە زمینەی ئالزایمرە کارەکەن، چه ئەوانەی کە لە زمینەی خۆین و دوکتورگەرێکی ئازمایشکان بۆ تاقیقات وای وتووە کە ئەم ئازمایشە زووتر نەتیجەکەی ئاتە دەستەوە، دوای ئەوەیش ئەتوانێت وەکو پێش زمینە علامێک کات کە پێشوەخت کە ئەو کەسە ئایا بەرەو ئالزایمر ئەڕوات. ئەوەی کە وتویەتی بە نسبەت ڕەوشەکانی پێشتر وەک MRI تستگەر تەشخیسی هەم سەریعترە نەتیجەکەی هەم هەرزانتریشەکەوێت. ئەو ئازمایشیشە هەر لەسەر خوێنە دیارە لەسەر دوودانە پرۆتوینە کە لە مێشکە هەیەن بەناو ئامیلیۆید ئەناسرێن. لەم ئازمایشە ئا بێتە 42 و ئامیلیۆگەر ئا بێتە 40 ئەنازەگیریە کردێت. ئەگەر ئا بێتە 42ەکە لە خواردترەوە بێت بە نسبەت 40ەکە، شانسی ئالزایمر ئەڕواتە سەرەوە. ئەمە و ئازمایشەسە کە ئەکرێت تاقیقیشی لەسەرەکەن. ئێعلامیشی کردووە وتوی ئازمایشەکە مستەقیم نییە، یانێ کەسێکە بەفەرز بڵێت علایمێکم هەیە خۆی مستەقیم ئەقدام کات، ئەڵێت ناتوانێت ئەو کەسە دوای ئەوە ئەبێ حتممە دەستوری دوکتری بێت، یانە دوکتور بۆی نووسیوێتی کە ئەو ئازمایشە بکرێت. هەزینەکەیشی $309 بە ئێزافەی $13 هەزینەی دوکتەرەکە، یانێ تقریبا نەکاتە $415 بۆ چه کەسانێکە ئەڵێ دەو کەسانێکە سابقەی خانەوادگیان هەیە ناو خانەوادیانە کەسانی تووشی ئەو ئالزایمرن، یا ئەوەی کە شەواهدێک ها لە بەردەسا علایمێک هەیە اختلالگەرێ دروست بووە، ئەو کەسە ئەتوانێت بەشداریکە یا ئەوانەی کە سابقەی زەربەی مەغزیان هەیە و زەربە مەغزیان کەوتووە، ئەوانیشە ئەتوانن بێن ئەو ئازمایشەکەن. بەڵام انتقادگەرێکی یانێ لە ڕەدی ئەو نەزەریەشە کەسانێک هەن کە نەزەریان پێچەوانەی ئەوەیە چۆن زانست وایە زۆربەی ئەو شتانێکە ئەمڕۆ لە علمەها لە بەردەستە پێشتریش کەسانی قسەیان کردوە هەر لە ناو مەجموعگەر علمیە لەسەری جەدەڵ بووە، کەڵەنجار چوون لەسەری تا لایەکیان بە قەناعەت گەیاندووە. بەڵام لەسەر ئەوەی کە ئەمە بە شێوەی ئازمایشی خوێن و لەم ئامیلیۆیدە کە پرۆتوینێکە میزانەکەی ئەنازە بگیرگێت کە لە مێشکە دوانە ئابێتە 42 ئابێتە 40، ئەگەر 42ەکە لە خواردترەوە بێت میزانەکەی پس شانسەکە فرەترە. دکتۆر ڕیمۆندجی کە مدیر عامل شرکەتێترە خۆیشی لە بەشی ئازمایشگا کارەکە، ئەو نەزەری وایە ئەڵێت ئەو کەسانەیش کە ئەمرن ئامیلویدیان لە مێشکە هەیە و هەروەها ئەوانەی کە ئالزایمریان هەیە، یعنی هەردوو دەسەکەەوەی کە ئالزایمری هەیە ئەو کەسیشە کە کەسێکی سالمە ئەو ئامیلویدیان هەیە. بە واتایەکی تر هەموو کەسێکم پیبیدێ ئەم پرۆتینە لە مێشکیە هەیە و ئازمایشە مثبت ناوێت. ئەڵێت لە ئالزایمرە ئێمە ئەو دەرمانگەرەی کە ئیسە بەکاریان دێرین دژە ئامیلویدە یەکەم دەرمانیشە، بەڵام بەهۆی ئەوەی کە لەم ئازمایشە زۆر سادە ئەنگاری کراوە، بەستی ئەوەیە کە تاقیقاتێکی تر وەکو MRI وەکو ئەو تستە تەشخیصیگەرە حتممە بۆی لازمە. ئەڵێت ئەمە ئەتوانێت کەمێ ماوە وەختمان کوژە و ماوەمان بەسەر بوات. پێ وایە ئەمە کە نەتیجە بەخش نییە، بەڵام لە لای تریشە و محققانێتر لەسەری هەر تاقیقیان کردووە، ئەڵێن ئەمە ئەتوانێت یەکەم هەنگاو بێت لە پێوانی ڕێگایەکی درێژ، بەڵام ئەو دوو نەزەرە هەیە کە لەسەر ئەم ئازمایشە کە ئەم کاتی زەبتی ئەم بەرنامە ئەم هەفتە پێنجشەمە ڕاگەیەنرا، هەواڵێکی تازەیش بوو، تا دواتر لە داهاتووە چی بەسەرتێت ئەوە تاقیقاتی خۆیان لەسەری ئەنجامەدەن. ئاخرین بابەتێک بۆ ئەم بەرنامە حازرمان کردووە کە پێشکەشی ئێوە بینەرانی خۆشەویستیکەین،
هاوین بەرەو تەواوبوونە ڕوات دیسانەوە باسی کۆرۆنا یا کۆڤیدی 19 بەرەو ئەڕوات چی بەسەرهات دیسانەوە گەرم بووەتەوە. مەجەلەیەکی علمی لە 5 متەخەسیسی نەخۆشیگەر هەناسە مساحبەی لەگەڵیانە کردووە و شێوەی کولی مساحبەکە 5 دانە پرسیاری تەرح کردووە کە 5 پرسیارەکە مشابهاتێک هەیە لە جوابدانەوە کە جیاوازیگەرێک هەیە کە من لێرە کۆی گشتی ئەو پرسیارانە و جوابی ئەو متخەسیسانەتان پێ عەرز دەکەم. پرسیاری یەکەم ئەوەیە کە نزیکە بینەوە بە ئاخرەکانی هاوین. شەواهدێکیشا لە بەردەسە کە لە خەستەخانەکانە بەهۆی تووشبوون دیسانەوە بە کۆڤید 19 نەخۆشکەرێکی زۆرتر پرسیارکرا. پرسیارەکە ئەوەیە کە ئیسەکە هەم ئازمایشەکە و هەم واکسنەکەی ئێتر ڕایەگان نییە بە خۆڕایی لە بدەن. ئایا چاوەڕوان نەکرێت کە لە ئاخری هاویندا پیکی کۆرۆنا زۆر بڕواتە سەرەوە جێگەیەکی نیگەرانی بێت؟ ئەوەی کە لە وەڵامی ئەو دکترانە هاتووە خۆی جێگای مترسی و نییە و ئەمە شەپۆلێکی بوچکە. یەکێکیان ئەڵێت کە پێشبینی شەپۆلەکان کەمێک ناممکنە، چۆن هەروواکە بینیمان کۆڤیدی 19 ئەتوانێت خۆی بگۆڕێت، جەهشێکات خۆی ئەگۆڕێت. ئەوە بوو کە لە دروستکردنی واکسنەکە تووشی ئەو خەلەلیشە بووین. پێشبینیەکە یەکێکیان ئەڵێ پێشبینیەکە خەتەرناکە چونکە ئێمە هێشتا توا و زەوایای ئەو نەخۆشیمانە هێشتا نەدۆزیوەتە، یعنی چارەسەرێکی 100% هێشتا بۆی نەدۆزراوەتەوە. بەڵام ئەبێت ئاگایان لەوە بێت کە هەرچی عفونەتەکە بڕواتە سەرەوە بەوەی کە گرانترە بووەتەوە، هەم ئازمایشەکەی یا واکسنەکەی بە خۆڕایی نییە، بەلاشە ئەمە ئەتوانێت بێتە هۆی ئەوە کە هەرچەند تەختی بیمارستانەکان ئەوە پڕۆ نابێتەوە، بەڵام لە ناو کۆمەلگا عفونەتەکە زۆرترەوە بێتەوە. پرسیاری دوومی لەسەر هاتنەوەی ماسکە، ئایا دیسان دێتەوە ئەو ماسکیا دەمامکە؟ زۆربەیان نظریان وایە کە نا، بەکاری نایێنەوە مەگەر کەسێک کە خۆی هەستکات زۆرتر لەسەر خۆی ئەحساسی بۆ سڵامەتی خۆی هەوڵی جدیتر بە ئەوە وای وتوە کە ئەو کەسانە ئەتوانن کە ماسکەکە بەکار بێنن. پرسیاری سێوم کە هەر بازمێڵێت کە ئیسا ئازمایش و واکسنەکەی تر ڕایەگان نییە، تەسیراتی چاتوانێ بێت؟ جوابەکانەوەیە کە تەشخیص ئەتوانێت کەمترەوە بێتەوە بەهۆی ئەوەی کە ئیتر ڕایگان نییە. هەروە هەم مەسرفی واکسنی ژیان بەکارهێنانی واکسنی دێتە خوارەوە. و یەکێک لە نەزەراتەکەیش ئەوەیە کە بەهۆی ئەوەیە کە ئیسا ئەمانە بە پارە ئەنجامە درگن، ئەوانەی کە لە حاشیە کۆمەڵگان ناوێ پشتچاو بخرێن و نابێ ئەوان ئەو یانێ و حاشیە نشینگەرەی لەباری داهاتی اقتصادیەوە ئەوانە زۆرترین بارز و قورسترین تەڵەفات بدەن بەهۆی ئەم سیاسەتی بە پارەکردنی واکسن و ئازمایشەکەی کۆرۆنا. دیارە تاقیقات وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. پرسیاری چواریشەوەیە کە ئایا خەبەرێک هەیە کە واکسنێکی تازەتر وەکو پێشیەکان بێت؟ ئەڵێ دەستکاری واکسنەکان کراوە، بەڵام واکسنێکی تازە هێشتا تاقیقات هەیە، بەڵام نەشتێکی وا ناتوەتە بازاڕەوە. پرسیاری بێش کە پرسیارەکە ئەڵێت کە جۆرێکی ئاخر جۆرەکەی ئەو B.A.282 بوو کە شێوەیەکی خاصە لەو نەخۆشی کۆرۆنا، ئایا ئەتوانێت بە چاو ئەو جۆرەکانتری خەتەرناکتر بێت؟ ئەڵێن هێشتا دادەکان کەمە، ناقسە متاڵعاتێکی زۆرتری گەرەکە، بەڵام ئەوەی کە ئەم جۆرە جەهشیافتەیە کە هاتووە B.A.282 احتماڵی ئەوە دەرگێت، چون کەسانێک هەیەن کە لە ماوەی ئەو 2 ساڵ کۆرۆنا تووشی کۆرۆنا نەبوون، بەڵام احتماڵە دەرگێت کە ئەوانەی کە تووشی کۆرۆنا نەبوون
تووشی ئەم جۆریە بن. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و کامرانی و سڵامەتیتان بۆ بە ئاواتە خوازم.